بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین ئازان و خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبین لەم بابەتەماندا لەم تەوەرەی ئەمڕۆماندا لە دوانگەی خەڵک قسە دەکەین لەبارەی ئەوەی کە ئێمە ئێستا لە چلەی هاوینداین بۆچی نرخی نەوت بەو ڕادە زۆرەی گران بۆ کە لە ئێستادا نرخی بەرمیلێک نەوت لە 240,000 بۆ 270,000 کەمەش نرخێکی زۆر زۆرە لەگەڵ هەموو ئەو کێشە و گرفتانی کە هاوڵاتیانی ئەم هەرێمە پێوەی دەناڵێنن خەمێکی دیکە لەم هاوڵاتیانی ئەم هەرێمە لەم وەرزەدا ئەوەیە کە لە ئێستادا ئامادەکاری بکەن بۆ وەرزی زستان و بتوانن لەم وەرزەدا نەوت بکڕن بەڵام بەداخەوە نرخەکەی ئێندا گرانە کە زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناتوانن بەو نرخە زۆرەی بۆ بەرزبوونەوە نرخەی کە هەیەی نرخی سوتەمەنی وهروەها بتوان نەوت دابین بکەن بۆ خۆیان لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەی کە پاڵاوگەیەکی زۆر هەیەوە لەگەڵیشیدا نەوت و داهاتێکی زۆر لە وڵاتەدا هەیە بەڵام تاوەکو ئێستا هیچ پلانێک نییە کە ئەو نەوتی کە هەیە لە هەرێمی کوردستاندا سەرەتا ناوخۆی پێ پڕ بکرێتەوە پێداویستی ناوخۆی پێ پڕ بکرێتەوە دواتر هەناردەی دەرەوە بکرێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هیچ پلانێکی وا تا ئێستا جێبەجێ نەکراوە کە بتوانێت بارگرانی هاوڵاتیان ئاسانتر بکات و لەگەڵ هەموو ئەو کێشە و گرفتانی کە هەیە لە هەرێمی کوردستاندا چارەسەری کێشەکانیان بکرێت لە هەفتەی ڕابردووتردا پەرلەمانتارێکی فراکسیۆنی دادگەری لە ڕێگەی نووسراوێکی فەرمیەوە داوای لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە کە ڕوونکردنەوەی پێویست بدات لەبارەی نەوتی ئەمساڵەوە کە چ پلانێکیان هەیە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابش بکەن ساڵی ڕابردوو بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەسەرجەم پارێزگا و قەزا و ناحیەکانەوە بێبەش بوون لە نەوت بەتایبەتی ئەو ناوچانی کە ساردن ناوچە شاخایەکان بەداخەوە نەیانتوانی نەوتی پێویست وەربگرن بەڵام ئەمساڵ تاوەکو ئێستا دیار نییە کە وەزارەتی سامانە سروشتیەکان چ پلانێکی هەیە کە بتوانێت نەوتی هاوڵاتیان دابین بکات لە زۆرێک لە وڵاتاندا بەتایبەت ئەو وڵاتانی کە نەوتێکی زۆریان هەیە و داهاتی وڵاتیان لەسەر نەوتە پلانێکی ویان هەیە کە سەرەتا پێداویستی ناوخۆ پڕ بکەنەوە نەوت و سوتەمەنی بۆ هاوڵاتیانی خۆیان دابین بکەن دوجار بتوانن ئەو نەوتە یاخود ئەو سامانە سروشتێکی هیانە هەناردەی دەرەوەی بکەن بەڵام لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ڕاستە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا گران بووە بەڵام دەکرێت لە ڕێگەی پلانێکەوە و دەکرێت لە ڕێگەی ئەو نەوتی کە لە ناوخۆی خۆماندا هەیە لە ڕێگەی و پاڵاوگانەشی کە هەروەها سەر بە حکوومەت و کۆمپانیەکان لە هەرێمی کوردستاندا نەوتی سپی بەرهەم بێنرێت و پێشکەش بە هاوڵاتیانی بکرێت بەداخەوە کە لە ئێستادا لە گرمی هاویندان بۆ دەبێت خەمی هاوڵاتیان خەمی زستانیان بێت و خەمی دابینکردنی سوتەمەنی و دابینکردنی نەوتیان بێت لە ساڵانی ڕابردوودا نرخی نەوت بە شێوازێکی بەرچاو دابەزی بوو و بۆ شێوازە نەبوو کە لە ئێستادا نرخەکەی بەرزبووەوە کاریگەری کردوتە سەر هاوڵاتیان و نەتوانن بەو نرخە زۆری کە لە ئێستادا هەیە نەوت دابین بکەن لە ساڵانی ڕابردوودا نرخی بەرمیلێک نەوت کە هاوڵاتیان دەیانکری لە 100,000 بۆ 120,000 و بەڵام بەداخەوە ئێستا لە 260,000 کەمەش نرخێکی زۆر زۆر بەرزە دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک محمود وەردەگرم لە دووە کاک محمود گیان سڵاوی خوا لێبێ باشی ئینشاءالله سەر هەردوو چاوم کاک محمود گیان تۆ باشیت باشم نامکە بەداخەوە ئەم وڵاتە لە ژێری ئەم زەمینی ئەم وڵاتە زۆر نەوتە بەس بوو چییە فایدە هیچ ناکەتەوە هەروەها مادەم ئەمە نرخی گازەکەی سوتەمەنیەکەی گڕان بێتەوە لە وەرزی هاوین معناتە ئەوەیە لە وەرزی زستان تەوزیع ناکەتەوە و ئەگەر تەوزیع کرد وەزع بکە بە سعرێکی گرانتر لە ئەم سعرە بەداخەوە باشە کاکە ئەمە چون ئیش دەکەمەوە یعنی گازەکەی سوتەمەنیەکەی لە وەرزی زستان وەزع دەکەتە نەوەرزی هاوین گازەکە دەکەنە لە مبارزە بەداخەوە یعنی ئەمە هیچ نەدرستەوە ماڵ دەکەم کاک محمود بۆچی حکوومەت پلانی نیە ینی ڕاستە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرز بۆتەوە بەڵام بۆ پلانێکی وای نییە کە بتوانێت سەرەتا نەوت بۆ هاوڵاتی و هاو نیشتیمانەکانی خۆی دابین کە دوجار ئەو نەوتە بنێرێتە دەرەوە بیفرۆشێت بیفرۆشێت ئەفرۆشێتەوە بەداخەوە یعنی هیچ پلانی نەبەست پلانیە لە بۆ مثلا وەزەرکردنی گازەکەی لەوە زۆر هەیە یعنی بەداخەوە یعنی ئەمە چییە
مو وضعي خلقي جراند دكتور مو وضعي خلقي نخوش دكتور خلقي ممكنية خلقي إيشنية خلقي فقيرة خلقي ديندارة خلقي لابن كريا كانوا يعني أنا وضعي زور نخوشة بداخل وما أجر مشتري حلك لا سمح الله لا سمح الله وضعي وكي بغداد توا راست بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆکەوە پەیوەندی پێوەکردن بەڵێ ئازان خۆشەویستان لە ماوەی ڕابردوودا کابینەی حکوومەت سێ ساڵی تێپەڕ کرد سێ ساڵی تەمەنی ئەم کابینەی تێپەڕی کرد سەرۆکی حکوومەت و جێگرەکە و بەرپرسان و وەزارەتەکان شانازیان دەکرد بەم کابینەیەوە بەڵام لەگەڵەوەی کە باسییان لە ئەو کار و چالاکیانیان دەکرد کە لە ماوەی ئەم سێ ساڵەدا ئەنجامیان داوە بەبێ ئەوەی لە هیچ دێڕێکدا باسی گرانبوونی سوتەمەنی بکەن گرانبوونی نرخی نەوت و بەنزین بکەن باز لەو بکەن کە ئێمە هیچ ناوڵی داوای لێبورد نەکەین کە ئێمە تا ڕادەیەک بارگرانیمان خستۆ سەر هاوڵاتیان لە زیادکردنی باج و ڕسومات و کێشە و گرفتێکی زۆر بەرزبوونەوەی نرخی شمەک و کاڵەکان هیچ شتێک ئاماژە بۆ نەکرابوو کە لەم کابینێدا ڕووی لە زیادبوون کردووە هەروەها قاچاقچێتی لەم کابینێدا بە ڕێژەیەکی زۆر زیادی کردەوە وەک پەرلەمانتاران بە بەڵگەوە باسییان لەو بابەتە کرد دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڕەحمان لە ئەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان یاسڵای خوارد لێوێ السلام عليكم مامۆسا وعليك السلام ورحمة الله كاك عبدالرحمن جماشيت موفق بن سلام سرطاي بيستران وكادري راديوش يا أخوة سلامت بي كاك عبدالرحمن جان سلامت بي أستاذ مقولك هي دلي الناس ثلاثة أصناف صنف تصنعهم الأحداث والصنف يصنعون الأحداث والصنف يتفرجون على الأحداث واقع بلى بينه وعن مروب هناك مروب كان يعني الروداو كان دروس كان دكان مروب هي الروداو دروس دكا مروبش هي كانها سير الروداو دكا يملا كما يعني ويه بلى دبا بزاند لو دامت لغيرك لما وصلت إليك أجر لو فيش دوام بردوام هبايا أو هم منصب كرسيها بتو ندقيش يعني ودلين يمكن أن تخدع كل الناس بعض الوقت وبعض الناس كل الوقت ولكن لا يمكن أن تخدع كل الناس كل الوقت دلين ذكري هموم روباتي ومعويك فيلي اللي بكي ودشكري خلق لمروفا كان ببردوامي فيلي اللي بكري بلا مستحيل بتواني هموم روباتي فريودي حتى يوهانيا أستاذ بالنسبة نفط وبنزين ونظرا تيتر هذه أو مسألة إنجليزية لولا سرقوا عن تطبيق مكان there is no gain without pain هيك تغنية بدي آزار عربي جدالي تريدون إدراك المعالي رخيصة ولا بد دون الشهد من إبر النحل تو أجر بتوي هنجين بخوي ديتي وداني هنجش تحمل بكي أما دمانوي هنجين خور بين هنجش بيمان وندى أستاذ أو دا مشكلة ما تنها قصة كاتشخوم خوايش دورو قراني عظيم رب الأكوان تد فرمي يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون كوابو قصة ناتي تجيلفان كردوا وقل اعملوا فسيرى الله عملكم لك فسيسمع الله أقوالكم دائما تيسى خذ الحقيقة من أفواه الأفعال لا الأقوال فأتحي واري أمن قصي شيرنو قصي فلاسفة هيراقليت سفروتا غوراس وجورج جاسم لبو بخين ريتو وكدو فلس نيتا جيرفانم يعني تي أو ما نجحبتش ليدرا يعني هو إنسان نظرم صاروا بين دي هشتا نظرم ضزبة توزيعات كرا نكرا همو صالي دبي سيسار مانغلي بدري وقف غريبتي يعني إكراهي إجباري إلزامي إرغامي تناوشي ليدني هموش خداي خومانا أستاذ يداك أو كتا وفوك نفخ آخر شتم أويا كابدايك سوبك بيبو سوبكي هندك فوك تيخر بالبسيوة خوي بالروباري دادا لنا واندي الروباري سوبكي بوا هاواري كرد النزد قوتيان بدستي خوت بدمي خوت فوت تيخر بدستي خوش تبسط يشكي خوت ضبط كردا
بخدای هزار برنامه رادیو خوا ئاگادارە هەموو وەسائل ئیعلام بیسترا و بینرا و نازانم چی و چیتر کاری یەک مامۆستا ئیشی بە تەنظیم ناکات. سەیری بەغدا بکە ئوستاد، سەیری بەغدا بکە لەو سەحرایەی پلەی گەرمی 52 وە زیاتریشە ملت على قدر أهل العزم تأتي العزائم أما هذا لما دانشتين لجير سبريت مبردي لما نويش بكيف ما الدنيا بجزري أو مستحيلة إذا أردت أن تطاع فاطلب ما يستطاع تبي اشتكي وابكي كلتوانات داري ملت لتوانات داعي همش كنايكا أو وضعي فيروز باي لذا كم الورد ودرست وفيرو وجنزو زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دلێر لە هەولێر وەردەگرم. کاک دلێریان سڵاوی خوات لێبێت. باشی بەڕێزم دەستخۆشە بەرنامەی لێ دەکەم. سڵاوی خوا لێت و هەردوو چاوەکانم کاک دلێریان. وڵات سەرەتا پێش وێخسێکم دوو پێشنیارمێ لۆ تەلەڤیزیۆنی ئەگەر کەمێک هاوکاران دەنگی بەرزکەنەوە بەباشی گەم لە دەنگ نییە کاک دلێریان. دەڵێم پێش وێخسێکم پێشنیارمێ بۆ بەرنامەکەت و بۆ کەناڵی پێیان لە خزمەتین. یەکەمیان ئەوەیە بەڕێزم زۆر ئەوەیە قسەی دەکات زۆر قسە دەکات ئەوە بەداقەدانەوە دەقەی لۆدانەوە بەسا وەچ کەناڵەکاندی دووش ئەگەر ژمارەی زیندانێن سوپاسان دەکەین. ژمارەیەکی چۆن پێم گوتینە زین ئێستا کۆڕک و ئاسیەتان هەیە ژمارەشی زیندانێن باشە بەسەر چاو بە هاوکارانمان دەڵێن لەسەر ئەگەر بکەنە داقەشی باشە چکە ئەوەی پێشە من بەخۆی زۆری قسە کرد هەیە ئەوەی با لە کار لە ئەوە بیران نەدەم بەسەر چاوەکانم پێشێنەکان وەردەگرین هەموو خەتای بنەما. بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی کاک دلێر پچرا ئینشاءڵا بەشکم بتوانیت پەیوەندی بکەیتەوە کاک دلێریان. بەڵێ ئازان خۆشەویستان دەزانین کە لە هەرێمی کوردستاندا سەرباری ئەوەی کە چەندین کێش و گرفتێکی زۆر هەن لە ئێستادا کە چلەی هاوینە یان یەکێکی دیکە لەو خەمەی هاوڵاتیان هەیەە هاتنی وەرزی زستانە و دابینکردنی سوتەمەنی ینی بەشێکی زۆری هاوڵاتیان ئێم هەرێمە پشت بە نەو دەبەستن کە خۆیانی پێگەرم بکەن لە وەرزی زستاندا بۆیە یەکێکە لە خەمی هاوڵاتیان و ئێستادا کە نرخەکەشی زۆ بەرزە کێشەیەکی گەورەیە بۆ هاوڵاتیان ینی زۆرێک لە هاوڵاتی چاوەڕێ دەکات کە بگەینە وەرزی سەرما و زستان لەوانەیە نرخەکە زۆر زیاتر بێت لەم نرخی کە لە ئێستادا هەیە لە وەرزی هاوینیشدان. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر. کاک پۆڵا یان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت ڕێز و خۆشەویستیش بۆ مامۆستا عەبدوڕەحمانی بەڕێز کە لە کەناڵەکان گوێبیستی دەبم وتەکانی هەموو زانستە مەعریفەتە هەمووی داتا و ئاماری تێیە هەر تەمەندرێژی مامۆستا عەبدوڕەحمانی خۆشەویست. دەستی کاک عەبدوڕەحمان و تۆش خۆش بێت. بەڕێزی گلەی من ڕوبەڕوە کاک دانیار لە کەناڵی تر باسیەوە ناکەم بەس لە کەناڵەکەی خۆتان گلەی یەکەم هەیە. من لە خزمەتە ئەوانە وڵاتیان وێران کرد ئەو نەدی و بدیانە نەگنەوە دوانزین شکۆی شەهیدان هیچ بەس گلە یەکەم ئەوەیە ئەمڕۆ یادی کارەساتێکی گەورەیە کارەساتێک پرۆسەیەکی بەردەوامی ئەنفال کۆتایی نەهاتووە چونکە ئەنفال کە عەرەبەکان بمانەوێ و نەمانەوێ من بە سۆز و عاتیفە قسە ناکەم من کوردێکی موسڵمانم باوەڕم لە سەتاسەد بەخوای گەورە هەیە بەوەش هەیە کە میلەتەکەم کوردە لەبەر خاتی عەرەب درو خەڵقی نەکردووە وا لەبەر خۆی ئێمەی کوردکەواتە لەبەر ئەوەی پرۆسەکەوا بەرەبەرە لە هەولێر نزیک دەبێتەوە ئامادەسازی کراوە بۆ ئەنفالی گەورە لە هەولێر واتر نیازیان وایە ئەگەر سەرکەوتوو بن لە سلێمانی شارەکانی تریش داتێ دانیان بۆ لەو یادا دەکرا حەسەی داهاتوو لەسەر نەوت خۆ 4 مانجی باوە بۆ زستان ئەو خەمە بۆ ئەو دەمە کوردەواری بکەیت بەڵام خۆزگە تەوەرەکەت لەسەر ئەنفالی کوردی ئەو پرسیارە ڕوون کەینەوە ئەگەر ڕێگان بدەیت. کاک پۆڵاگیان ئێمە ئەم بەرنامەیەمان ڕاوکە لە بەرنامەکانی دیکە و باسی و بابەتانەمان کردو بەڵام ئەم بابەتانەمان یاخود ئەم بەرنامەیەمان زیاتر ئەو بابەتانەیە کە کێشە و گرفتی ڕۆژانی هاوڵاتیان هەر خۆش دەزانی لە میدیاکانی دیکەشدا ئەم بەرنامەیە سەبارەت بەوەیە کە هاوڵاتیان بتوانن لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە کلەوەی گازنی خۆیان بگێنن. ئەگەر ڕێگا بدەیت لە خزمەتان بەڕێزی پرۆسەی ئەنفال تایبەت کراوە بە ملەتی کورد دەبێت هەمومان بەوە بزانین بێگومان دەبێت خوا بە تەواوی بناسی نەک ئەوانەی بە ناوی پیاوی ئاینی وختان بە میلەتەکەمان دەکەن
دەڵێن عەرەب برامانە کەس بۆ تو باوکی هەبێ باوکێکی عەرەبی باوکێکی کورد بێ خۆ دوو لە دوو ڕێگا دەبینە برای عەرەب یان ئەوەتە برای شیری لە داخوبابێک یان ئینەمە المؤمنون ئەخوا چه حەقی بە تۆدا نەزانی جاهیل عەرەب بکێ بە مؤمن خاکە داگیر بکە کچ و ژن و منداڵت هەڕاز بکە بۆ واسە و درۆیانە نانی سیاسیەکان ئاخە کە ئیرادەتان تێکستا کاک پۆڵەگیان ئەگەر بە کورتی پەیوەندی دیکە لەسەر هێڵە بەڵێ بەڵێ دەست خۆش زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە ئەولێرەوە لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دلێر وەردەگرمەوە کاک دلێرجان سڵای خوا لێ پەیوەندیەکەت پسڕا دەستخۆشی لێ دەکەم ئەو دوو پێشنیارەکە ئەگەر ئیشتان لەسەکە سوپاسان دەکەین بەڕاستی خزمەتان ئینشاءالله ئیشی لەسەر دەکەین بەڵێ وەڵای ئەوەی بۆچی دەگەرم هەموو خەتای بنەماڵی بارزانیە بۆچی بنەماڵی بارزانی جاشیان هەیە مثل شارێنی هەموو ئێستا ئەزبی و پسون دروست بە بەناوی بنەماڵی بارزانی بەڕێزم ئەوە ئاوی لە هەولێری تەوزێ دەکا بەناوی بنەماڵی بارزانی هەموو خەڵک دەزانی پارەی 10,000 کەسی خوارد لە سلێمانی ئێستاش دۆ من ئاوی لە هەولێری تەوزێ دەکا بەڕێزم پارتی جاشی زۆرە جا ئیشی لۆ دەکەن ئێستا شاسۆر عەبدولواحیدێک پێیا بۆ دەرێ وەرە خۆپیشان نەکە بەڕێزمە تۆ بڕۆ پارەی 10,000 کەسی خۆت بدەوە لە چاپلێندی ئەزە خۆ وەرە لە هەولێری خۆپیشان نامکە ئەترافت پێ دەکەم بەڕێزم هەموو خەڵک دەزانێ و ئەوەی تەوزە ئیشەکە هی پارتە تەوزە دەکا ئەو بەنزینی لە سلێمانی تەوزەیەکرد نیێسیدوان بارزانی بۆ بە تەسوور خەڵک لەلایەتی دووەمیش بەڕێزم لە ساری ئەفتاوچار ئەو پارتی دروست بووە ملەتی لە ناوبر مەلا مستەفا لە ئەفتاوچار ئاش بەتاڵی بە کورتی کرد لە 96 مەسعود بارزانی بە دەبابەی ئەو پەرلەمانێکی لە 2017 ڕفراندۆمەی کرد نازانم چی لێ بەم شێوازە بێ حکومڕانەکەی مێژۆکی بەم شێوازە پێ وایە تا کوێ دەڕوادوە پێ وایە تاوەکو کەی میلەت ئەمە قوبوڵ دەکات ینی بەم شێوازە بێت وەڵڵی بەڕێزم ئەمن دەرێم خۆپیشانانم کری باشە بەس ئەو خۆپیشانانی شەمی ئەترافی نەکەمەوە چونکە مرشی ئەسبی پێوە ئەوەش پارتی لە پشتا چونکە دەوی ئاژاوەکە لە سلێمان دیسان پێیاکە تۆ لە هەولێر نەکرا ئێستاش بە شاسوار عەبدولواحید دەرم ئەگەر مەردی وەکو سەدر وەرە پەرلەمانم لێ بگرا ئەو زە ئەترافی دەکەم بەس بەڕێزم ئەو ئاوەش تەوزە دەکا شاسوار عەبدولواحید وەڵڵاهی پارتیە نایلی خۆپیشاندان لە هەولێر بکرێ بەزی ئەتراف بە دوو ئەزبی دەکەم بەس کۆمەڵ و یەکگرتو ئەوان ئەرسێنی تەواون هەتا ئەوان خۆپیشانە نەکرم ناسمە زادەی هەموو خۆپیشانانەکانی هەولێر ژێگە بیمە پێ وایە کۆمەلگا و هاوڵاتیانە کە خۆپشاندانێکی بەرفراوان و بێلایەن کە مۆرکی هیچ لایەنێکی پێوە نەبێت ئەنجام بدرێت بەڵێ ئەوە ئەنجام بەزی شەمووی مرچی ئەسبی پێوە بڕوا بکەم بەهی ڕۆژی شەمووی پارتی بەخۆی دروستەکرد ئەو خۆپشانە دەوێت چەند کەسانێک بگری ئەو ڕۆژنامە نیشانە بگری ئەو دەنگە ناڕەزانێ بگری لە سزمی بادینیانەکە ئەگەر شاسۆر عەبدولواحید ڕاست دەکا با لە هەولێر خۆپشاندانەکە بزانم دەوێری باسی لە پێش ئەو پەرلەمانەکە وعدیدا گوتی لە پێش پەرلەمانی بەنزینی تەوزە دەکەم نەژوورە ڕاستی نەکرد ئەو ئاوەش لە باداوان تەوزە دەکە هەمووی مەحافزیە هەمووی پارتیم ئەو ئاوی تەوزە دەکا لێ بە خەڵکی دەرم بۆ ئەزبە و پسنی بڕوا مەکەن تەنها دەنگ بدەنێ یان بدەنە کۆمەڵ یان بدەنە یەکگرتووی زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بۆ کاک دلێر لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردین بەڵازان دەچمە لای بەشێک لەو کۆمنتانەوەی ئازیز کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە سروە عەلی دەڵێ لەبەر ئەوەی گەندەڵکاران تێر ناخۆن هەر ئەڵێن بابێت گیرفانیان پڕ نابێت هەروەها پەری دیار دەڵێ خۆی گەورە چارەی ئەم حکوومەتە بکات ئەوە نەمانوت کەس گوێمان لێ ناگرێت کاک عەزیز محەممەد دەڵێ بۆ ئەوەی زۆرترین قازانج بێتە دەست کۆمپانیەکانی حیزب بۆیە نەوت دابەش ناکرێت ئەو نەوتەی کە ساڵانە دابەشیش دەکرێت نی حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەداخەوە هەتا نی ئەم وڵاتە نییە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین دەکرێت بۆ هاوڵاتیان لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگێکی نیاخود پلانێکی تۆکمەی نییە و بتوانێت کاریگەری هەبێت لە حکوومەتی عێراقدا هیچ ناکە خۆی ناتوانێت ئەو نەوتە دابین بکات هەوڵ بدات فشار لەلایەن حکوومەتی عێراقەوە بکات و بتوانێت بڕی پێویستی نەوت وەربگرێت و دابەشی بکات بەسەر هاوڵاتیاندا بۆ نرخەکەمی کە هەیەی زۆرجار زۆری لە ساڵەکان باز لەوەش دەکرا کە گەندەڵی لە نرخەکەی دەکرێت لەوەی کە لە بەغداوە دێتە هەرێمی کوردستان بە نرخێکە و کە دەگاتە دەست بەرپرسان و وەزارەتی سامانە سروشتیەکان بە نرخێکی گرانتر دابەشی دەکەن بەسەر هاوڵاتیاندا دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوارقورنەوە دەگرم کاک عەبدوڵڵا یاسڵای خوا لێبێ السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله. يا خلاتنا مساء. باشم زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان تۆ باشیت؟ والله نوت مثلا جيراني نوت ولا
بەڵێ کاک عەبدوڵڵاهیان گرایی خۆ والله زۆر باشەنە بەڵام ئەوان نامێ ئەو کارێکن حکوومەتی مرکزی بەرنادەن زەنا نەوتەکە زۆر باشە ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت دەفرۆشی ئێدە 30,000 بەرمیلی بدێ اینجا کارە نەکای وەردەبیدەیە ئەتاکەنجی 30,000 بەرمیل بەری دەبا خەڵکەکەی حتا ماڵ و خەرابێ ئەو جیفانە هەر پڕ نەبوو بۆ جماعة والله برميل لو بخيت 210,000 دينار 210,000 دينار والله زۆر کاک عەبدوڵڵا لەم وڵاتەدا خاوەنی ئەو هەموو تخور رأيك هذا الصحابي شنو أنا بس صحابة ولا عالم بس صحابة إيه في بعض الصحابي لكن الفروشية يعني ما في عوض تكامل 30,000 من شر وجانا يجنب بالطارة وجاني يجنب بخلص طارة ليش مدرسك والله إذا طارة كذا فرش لا فيك والله إذا بلا أي شيء يخوي بعد فروش ولا أي شيء كفي جبره 30,000 ما فروش أي شيء جبره تكاتا يسكن فنجان تقريبا جزء حتى 1,000 كذا وشد حتى برميل أو جزء عبد الله السيب اللي بقى أولادي السيب هي تاكل ولا عيبة بقواي يقدر خوشي دمامتها زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارخوونەوە لەگەڵمانە بەڵێزان خۆشەویستان هەفتەی ڕابردوو پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری مامۆستا عومەر گوڵپی لە ڕێگەی نووسراوێکی فەرمی و داوای لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە کە ڕوونکردنەوەی پێویست بدا لەسەر دابەشکردنی نەوت لەم ساڵدا کە پلانیان چییە و دەیانێت چۆن نەوت دابەش بکەن و ئەو هاوڵاتیانی کە ساڵی ڕابردوو نەوتیان وەرنەگرتووە چۆن دەتوان ئەم ساڵ سوودمەند بن لە نەوت و بتوانن ئەو نەوتی کە پێویستیان وەری بگرن لە هەمووشی گرنگتر ناوچە شاخاویەکان یاخود ئەو ناوچانەی کە ساردن پێویستە زیاتر و زووتر نەوت وەربگرن چونکە ئەو ناوچانە زیاتر سەرما ڕووی تێدەکا بەڵام بەداخەوە ساڵی ڕابردوو بەشێکی زۆر لەو ناوچان یاخود ئەو گوندە دوورە دەستانی کە سەرمایەکی زۆری تێدایە نەتوانراوە نەوتیان بەدەست بگاوە ئەم ساڵیش کە نەوت بەو نرخە زۆرەی کە گرانە کە نرخەکە لە ئێستادا بەم چلەی هاوینە 260-270 لەو نرخایە کە ئەمەش بارگرانێکی زۆرە بۆ هاوڵاتیان لەگەڵەوەی هاوڵاتیان موچەکانیان دوا دەکەوێت لەگەڵیشیدا کێشەگرفتێکی زۆریان هەیە حکوومەت باج و ڕسوماتێکی زۆری خستۆتە سەر هاوڵاتیان و سەر کاسبکاران ئەمەشی بێتە سەر کە نەتوانێت بەرمیلێک نەوت لە چلەی هاویندا بکرێت بۆ زستانی لە هەمووی سەختتر ئەوەیە کە بەشێکی زۆر لە خێزانەکان و باوکانمان هەمیشە و بەردەوام لە خەمی ئەوەدان کە ینی دڵ و دەرونیان ئارام نییە کە لەم چلەی هاوینێدا دەبێت خەمی 4-5 مانگی دیکە بخۆن کە هاتنی وەرزی سەرمایە دەچمە لای پەیوەندێکی دیکە خاتوو کەرسوم وەردەگرم لە سەنگەسەر خاتوو کەرسوم سڵاوی خوا لەبێ سڵاوی خوای لە تۆ بەڕێز باش کاکە گیان سەرەر دوو چاوەکانم خاتون گیان پاس بەڕێزی کاکە گیان تەوەرەکەتان لەسەر گرانی نەوتە بەڵێ لەسەر گرانی نەوتە لەوەی کە لەم وەرزی هاوین و گەرمایەدا لە ئێستادا نرخەکەی زۆر بەرزە و بەشێکی زۆر هاوڵاتیان ناتوانن نەوت بکڕن بۆ زستانیان کاکە گیان دەگەڕێتەوە بۆتی ناگەڕێتەوە بۆ هاوڵاتی یعنی بۆ خۆمان نەک بۆ حکومەتەکە ئێمە بۆ خۆمان گوێ نادەینێ ئێمە بۆ خۆمان بەرپرسین لەبەر ئەوەی ئێمە لە هەموو شت يعني قبولمان كده كهم شتێکمان قبول كده أو ڕۆژمان قبول كده بۆیە نییە بەڕاستی لە هەر ئیزبەکانمان قبول کردو کاکە بۆی ئەو ڕڵا لەو میلەتە دەکەن کە نەوتی سپی ئەو ڕۆ بێ دەبێت خەڵک چی بکات بەداخەوە پێت وایە تاکەی هاوڵاتی تەواوی ئەم شتانە قبول بکات ینی ئێستا دۆخێکی زۆر سەختە ینی شتێکی سەرەتایی مافێکی سەرەتایی خۆیەتی کە پێویستە نەوت و سوتەمەنی بۆ دابین بکرێ بەڵام نرخەکەی بەو ڕادە زۆرێ و قبولی شێتی کە بەو نرخە ژەر بیکڕێت کاکە مافی خۆمانە قبول نەکەین مافی خۆمانە لەبەرەوەی نەوتی خۆمانە لەبەرەوەی خاکی خۆمانە بۆ دەبێت لە شوێنان هەرزانتر بێت لێرە ئێمەش ئەوڕۆ قبولمانە کە ئەوڕۆ دەنگ نەکەین سبێنشتی خراپتر ڕوو دەدات تا ئێستا بێدەنگ بووین لە هەموو شتێک بەڵام ئەوڕۆ لەو نەوتەش بێدەنگ بووین کەواتە ئەوەش وێرانکاریەکەی ڕوو دەدات داوا لە هاوڵاتی دەکەم کە بێدەنگ نەبن لە شتێک بەڕاستی یعنی لە هەموو شتێک بێدەنگ لە ناتەکەش بێدەنگ نەبن کاکەجان لەبەرەوەی ئەمڕۆ بەرمیلێک بە 250 بە 260 ئەی زستانە خەڵکێکی فەقیر چۆن بیکڕۆ چۆن گەرم بێتەوە لە ناماڵمدا دەچێت ئەو کاتە نرخەکەشی گرانتر ببێت گرانتر دەبێت بە دڵنیاییەوە کاکەجانە من داوا لە هاوڵاتی دەکەم
دا لە حکومەتی هەرێم دەکەم پێدا چوونەوە بکرێ ئەو میلەتەی چیت ئاوا نەفرۆشێت. زۆر سپاس بۆ خاتوو کەرسوم لە سەنگەسەرەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە مامجەوەر وەردەگرم لە کۆیە مامجەوەریان سڵاوی خوارد لێبێ. سلام لە جەنابەت. وعەلەیکم سەلام. چ گران نییە بەس خوێنی بەسەر هەرزانە سەرانە ئاو کارەبا ڕسومات سەیتەرەکان شاخ تێ هەڵدان زیندان هەر هەمووشتی هەیە هەمووشتیان هەیە بەس پیاوەتیان تێداگێت ئەمن لە بەنزی خانەی بووم سەردەمی حکوومەت تەقاعدی نەفتم 100,000 نەموتێ خۆم قەت بکرێ قەناعەت بکە خەڵک یعنی ئەوە بێزار بوو لە نەفت بنزینی ممتاز بنزینی عادی بنزینی محەسنە نەفتی ڕەش نەفتی شتی کێ پێ رازی بوو کێ پێ رازی بوو هەتا ئەوانە نهاتبوونەوە هەموو شت باز بوو ئەوانە هاتن هەمویان بڕی درسێتیان هینا دەربەدەریان هینا گرانیان هینا ڕسوماتیان هینا شەق و تێڵدان و زیندانیان هینا حەشتە تریاکیان هینا بێڕێژیان هینا ملەتیان هەموو کردە جاسوس لەسەر یەکتری ئێستا ئارێکە دانیشتی جارە مەلایە کە دەرە کورتت عیبینە داهاتی قورعانی خۆت خۆشەویستی کرد بەرز کاک بەلابەشت چییە توێ بەغدایە ماجە 30 ملیۆن دنیا وەردەگری ئەگەر زەڕە وجدانت تەبادە باشار بەستا دێ بەدێ بگەرە بزانی بەسەر خەڵکی کوردستان تێ کاک زەحفەت نبێکی ڕزمی بۆ دەلابەت کو دەڵێ کورد مشکلەی نیە تا دوونێ هیچ نەبوو لە ئێران کەوت ڕاتی بە خانی قۆشی سارە دوان و داهاتی کورد بۆ خۆشی ژیان هێک عیبن نیە منە شەفسەرەکەیەتی لە ماکۆت لە کێبووی لە ئەیلۆل وەرە باتێ کۆدانیشی باسی ئەیلول و لۆ بکەم وەرە عیبە و قسانە دەکەن مردنە لۆ ئەندا پەرلەمانەکانی بەغدایە هەر بەسەر و کۆمارتەوە ئەگە تیچ کە تەعادا لە کورد بکەن شەرمە سەرم عالم بێت بڕشێتە سەردادەی داوای شت بکە نەفتت بنزینت گرانیت بێڕێژیت عیبە نەفت بە 260,000 بمرن باشترە بڕۆن قبری هەڵقەنن بڕۆن نەرە لە مەسەرکردەی کوردن عیبە لۆ خۆتان عیبە لێگەرە با قسان بکەم والله حەتی دەنگ بۆوانە بدا دارە پێشتەکی داوە لە کاکمەلا عەلی دەکەم مادام ڕەخنەی هەیە لە ڕای پێ دەبی بێتە سەردادێ شەبوو ئەگەر نەیە ئەمە نێک لەوان پێ دەرم کاکمەلا عەلی مەکتەب و حیزبەکەت بکرێتەوە هیچ کە قسەی قەرەوە مەکرد سەتەلە بشین شبێدە ئەسوس جەنابشە سەراحەدین بەهادین بە کۆڵەردێن مەم خەڵەتێنە بەکردەوەی چاکەسم بتێنە وەرە ناو شارەکەم دارە خەڵک تۆنە هەداران گە دیناری لە باغە نییە هەموو ئاپرەتی دنیا بەناویشتان لە خۆت کۆکردیتەوە هیچ هەڵوێستەکرد نییە بەسە عیبە بمرن باشترە چاو لە یەکێتی پارتی مەکەن چاو لە گۆران مەکەن گۆران دۆڕاندی تۆپیاوە ئەوانە تۆپیان ناویشتە بەسە فەرمووە ئەگەر ڕاست دەکەن دەچینە ساحەی تەحلیل لەگەڵ مقتەدا سەدرێک کەڵوێستوان دەبێت ئەگەر زەڕە ویجدانتان هەیە بەڵام حاسعادی هەمووتان مام جەوەر تۆ پێ وانە زۆر هەنێک جار بۆنمونەوەی سەدریش لە بەغدا ڕوودەدات پلانێک نەبێت لەوانەی لایەنە سیاسیەکان ئاگادار بن بۆیە زۆر جار خۆیان نادەنە بەر هەندێک بابەت و هەندێک ڕوودا و کە ڕوودەدات لە عێراق و لە هەرێمی کوردستاندا ئێستا من یەک پرسیار دەکەم لە دوای ڕابەڕین کورد پێویستی بۆ هەموو عەزابەی بوو کورد پێویستی بۆ هەموو ئێش و ئازاری بوو یان دێ بەدێ جوانتر و شار بەسار ڕەنگینتر و بەسەر لە بەسەرۆشتێنبێرتر و تێرتر بوو دەبا ئێستا منداڵی ناوڵانکان پارەی هەبا لە خەزانەی دەوڵەت عیب نییە هاسی شارەتتان کرد وەکو میشی حوسێ بە پاشتاندا ئێستا ئارێکە لە بەنایەکی ئاڵاکی کوردستانی لە بەستەری خۆی دانیا پشە دەکات هەمووتان درێ دەکەن هەمووتان بەرامبەر خوا بەرامبەر وجدان بەرامبەر خوێنی شەهید و ئەنفال و زەمیر و هەر ئەسڵەن کورد مەرجعێتی تێدا نیە حتى فاتي كردستان دلنا ناوبر همو خطاي كردا همو خطاي مام دلالة نورسلوانا كاك مسجد بازانيا بملا علي بملا ايدي كردا حمي حاجي محمود با عمري السيد علي حميان بالفرساري بمصطفى السيد قادر بني يتير خسقيره وقت با شدح فرد با ببابيل وقواته بمسعود وهميه باشا مام جوار باوڵین خەتای هەموو ئەم کەسانەیە کە باسەکرد ئەی هاوڵاتی لەم نێوەندەدا چی ینی بۆچی هاوڵاتی خۆی ناتوانێت مافەکانی خۆی وەربگرێتەوە ايه باشا اما يسال جواب الدمور او ملته توشي صدمه بوا هم يعني سيكري جاسوس حشو تريا كان هنا او فيسبوك هنا ملتي مشغول كدي قوي زور باشا تبردني برلمان رقم بدا دتي دعوات بشي جان دا مزراندن دكا اوان بايغروز بيستدو كسي تقاعد كان بفلي وزير ادي شرمزارين له او يكتي بارتي زور باشا اوان له لخرتي كردستان بياوترو بخيرترو باوتر ها
هر عيبه انا عبد بغداد هر شرمداري دار له بريطانيا وامريكا خرت السوداني ولا كان زۆر باشە مام جەوەریان پەیوەندی دیکە لەسەر هێڵا زۆر سپاس بۆ مام جەوهەر لە کۆی لەگەڵمان ئەم دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئاسۆ لە سلێمانی وەردەگرم کاک ئاسۆ گیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوارە جەناب تو تۆ عەلەیکە سەلام کاک ئاسۆ گیان بوو کەمێک مەحتەل بووی مام جەوهەر دڵم نات قسەکانی پێ ببڕۆ دەست چاوت خۆش بێ و خوای گەورە لێمان بووی و چای مام جەوهەریش ماچەکەین هەموو کاتێ ڕێگەی پێ بدەنە و پیاوە ڕاو بۆ چوونەکانی خۆی خۆیت هەموو جارێک بەدڵی ئارە وەڵڵی بە تەفاسیلی ڕەنگە و پیاوە شەهادەیەکی واشی نەبێ حرمەتم بۆ جەنابی ڕستمۆنێش تێ شەهادەدار و یا بێ شەهادە لە حرمەتوانە ئێمەش هەمیشە و بەردەوام ڕێگەی پێ بدەین جێگای خۆیەتی قسەکانی زۆر نەستەخە و ڕێگەی پێ بدەن هەموو کاتێک حرمەتم بۆ تەلەڤیزیۆنەکەتان و بۆ تەواوی بینەرانشتان کاک حاجیگیان ئێمە دوو کۆمپانیا جاری پیش پێتان نەموتووە دوو کۆمپانیام هەرێمە بەڕێوا بن ئەم دوو کۆمپانیایە چۆنهایی بە گران بفرۆشتێت چۆنهایی خازان جیێوانی تیا بێت چۆن پاریان دەستکەوێ ئاوای فرۆشن ئیتر خۆ کێشیان بەوە نییە بۆ لە دەرەوە لێیان ڕازی بن ناوخۆ کێ بچێ من تۆ ئێستا حرمەتم بۆ جەنابت بۆ بینەرەکانت با هەر چەند دەنگ بەرزەوەکەینم ئێمە هیچ سوودی نییە خوا شاهیدە مەگەر دوعای پیرێ چۆن دوعای پیرێژن و پیرەمێر دوعاکانیان قبول بوو سەدام بەزڵا لەناوچوو ئەمانەش مەگەر بەس بە دوعای خەڵکێکی دەمپاک و دەستپاک و دایان پاک شەڵا قبولە بێ ئاه و نزولەی فەقیر و داما و ئەمانەیە تووشی سیل و سەرەتانە بنیا لە کۆڵەم میلەتا بنەوە ئەگەر نا من پێم وا بێ ئەمەی کە هەم بۆم هەفتەیە ڕاگەنراوە ئەو هەفتەی کە بکرێت ساعت 6 ئێوارە موعیددانراوە حەفلە بکرێت بۆ حەفلەیەژی ناکرێت تۆ بچین ئەمە موعیددانان و حەفلەی حاجیجان لەنەوەی سەدر خۆپشاندانە بەمەسە لە خۆپشاندانەکەی هەرێمی کورسانە بەڵێ ئەوەی سەدر خۆپشاندانە بە یازێک ملیۆنی خەڵگەێنە دەسەر زادەکە لەو بەرخۆرە پلەی گەرما لە سەر و پەنجاب لێ ئیستا کاکەم دێ بە خاوەنی چەرخوفەلەخێ نیوەی پارەی بە پارەی خەڵک کردوەتی دێ دا خەڵکی دامای دەڵێ جەنابی سەرۆ پێشە من جەنابی سەکوورە من کەس بە سەرۆ نازانم خۆم نەبێ باوکم لە ژیانە ماوە شەڵا باوشی هەموو لای بمێنێ کاکە دامایی پێم دامایم بلەتەیە ماخرێمە ئاواییە سەیریکە لەسەر حسابی ئەم خۆمان دێن بە کاکە فڵانکە سەڕێ سەرۆ بە پشتکشکێنەی ملیۆنی خەڵک دنیا و بنیای داجی کرد ئەم هەموو پارەی کە قەرزداری حکوومەتە بۆ حکوومەت لی ناپەرێتەوە چاویشی نەقشی زەردە حرمەتم بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆ لی وەرناگرنەوە وەرە کاکە یعنی پێی داماویمان کرد تاکەی ئەم خەڵکە ئەوها بە داماوی ئەوهای تۆ پێکی کردو بە پەرلەمانتار ژنە پیاوە کاکە پیاوە ژنە کاکە تۆ بنەماڵی بەرزانی تاالبانی ئەڵێن یەخۆ ئەمە بنەماڵی بەرزانی تاالبانیش یەخۆ بخێری حساب ما ئەمەوەنە کوڕەکانی خۆیان پەرلەمانتار نین یەخۆمان جرار قوباتەکات یەخۆمە دیفاعکردن نیە لەو دوو ماڵی بکەم بەڵام وەرە ئێمە ئەم هاتووە کوڕە کابرا خۆی پەرلەمانتارە ژنەکەیەکە ژنەکە پەرلەمانتارە کابرات بۆستەی ئێمە چیەکەین وەڵا جەنابی سەرۆ 6 ئێوارە بۆم بۆی حەفلەتان کرا دەکەین چیشەکە لەوەتایان پیاوە هاتو هاوارێکی خۆپیشاندانەکە و دەنگ بە حەز کەسێکە و نە قیڕەخیوی کرد حرمەتم بۆ جەنابەت معنای وایە حرمەتم بۆ بینەرەکانتان هیچی لەبارانیە کاوەنە هاتو هاواری هەرچیان بۆ نابێن یەک هەفتەی ئیدعای بۆ کاو ریکلامی بۆ کاتەوە خۆپیشاندانەوە ناکرێت کە تۆ دەست لە پشت نەدرابێ وەرە بچۆ لە هەولێر یەک جارێ بچۆ لە هەولێر بڵێ سلام عەلەیک عەلەیکە سەلام وەڵا هاتووە خۆپیشاندان ئێدە بڕۆ خۆخەی خۆ من ناڵم لێ بیرروخێنە پەرلەمان بسووتێنە بەس هەچەنە بابەتەکەمان لەسەر خۆپشاندانەکە نییە چونکە ئێمە بابەتی بەڵام هەر ئەمەش قسە و باسی گەرمی هاوڵاتیانی بۆچی لایەنەکانی دیکە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پشگیری ئەم جۆرە خۆپشاندانانە ناکەن ینی بەدیکارەکەی بۆچی وەڵایی حاجیگیان وەڵای حاجیگیان من بۆ ئەمە بۆچینی خۆمە تاسەر ئێستان پێم ناخۆشە یەکگرتو کۆمەڵ بەشداری لەگەڵ پیاوەیە بنفس من أو نبي يا مسلمانين بنفس آيات القرآن أبي هركز يجي نكر كافرة أما ميت ملاك ناير يوم كيفا أو ملاك فهم يصير بام دو كومبانيا أما ناير نوبل يتو دي نقول بياره من تلا فاكا كتلا فاكا سوزة وإخوانا بفاشي لشياتي عادي با برادي بوكونا دو أشرف من على الدنيا حرمة المدرب علي بابل فقط همو بالاقي وخباتي إيه خير بسدوا أو كيفا قد شيء وڵی باوکم هیچ بانەکێتە دوای بەختی ئەو 63 ڕۆژکاتی خۆی لە هەفتەی شوبات
بڵان و عەلی باپیریش و سەلاحەدین بادینش خۆپیشاندانیان کرد 3 سەعاتی لە هەولێر نەکرا. ئەو بە شەرتی گەورەترین خۆپیشاندان بوو لە مێژووی کورددا لە ناوچویەکەوە پشتیوان نەکراوە. ئەوە گۆڕانکاری دروست دەکرێتان پیاوە دێ کاتژمێرمان بۆ دانێ و پارکی ئازادی دابنێ و فڵان شوێن دیاریکە ئەمە چییە؟ دوات باشە ناو بازاڕە لە هەر خۆ خەڵگەر کۆ بێتەوە. هەر بۆ قورعانە ماتۆرچی لە بەستارێکا بشێت لێ سەد کەسی لێ کۆ بێتەوە لەو پسەرای ئازادیە لێ کۆ نابێتە حاجیان ئیجاتوە مامە تۆ دێ ئەمە خۆمە چییە؟ بابەجیا خۆپیشاندان و چێشمە چێشم تۆ وەرە خۆت پاکەوەکە تۆ وەرە حیزبەکەی خۆت بوونە بە یعنی زۆرم لا عەندیدێ کۆمەڵە شەدی بەڵام کاتەوە وتی خۆپیشاندانەکەی یەکسەر موچەی ڕابیان کۆر ئەگەر حسابی بۆت کردایان نەوت بۆ پارەیە نابوو ئەگەر حسابی بۆت کردایە بە 20 ڕۆژ ئەوە معنای وەک تۆ لە حسابت وەکا لە ئادەی 3 ڕۆژ ئاخێرا موچەکەی لای بێ ئەمە موچە خۆرم بابە ئەمە داماوی ئەمە وەڵای سیاست مناڵانەیە ئەمە جەڵا سیاستیش نازێت یعنی ها من مناڵ هەیە سەیریکە لە ڕقی یەکتری شتیان شتەڵێن و قساکەن شو تلفزيون طلعوا لنا قرعي بقرعان هني الشوازي مع مقصدين سياسيين سياسي وهي من سياسيين بلام والله او نيش يوم قلت وكا حاجيان سياسي بو شوازه تلاقه تو دوربينه دوره وانه توكا ورا قربي او هم تنكر او بدر عمر عاوزاك معناها چند تنكر باريس تنكر او چي دا تساويلانه سرتراو اي بو مليون ديناري بيشن الله بو انا نادي يا صبراوكا كوي كمل زورك لا هولاتياني شمدوان بيت ولنيو خزم و بۆ نمونە لە نێو خەڵکدا ئەگەر باسێکی ئەمە کرابێ ڕابکە زۆرێک لە خەڵکی ینی هەمان دید و بۆچوونی تۆ هەیە لەبارەی ئەم بابەتەوە ینی بەداخەوە کە خەڵک ئومێدێکیشی نەماوە بە لایەنێکە ئۆپۆزیۆنیش بێت هەمیشە بەردەوام وات هەست بکات کە دار و دەستەی دەسەڵاتدارە بەداخەوە دڵنیام هەرێمی کورسان و خەڵکەکەشی پێی خۆشە کە ئۆپۆزیۆنێکی زۆر بەهێز و تۆکمە هەبێت کە بتوانێت بەرگری لە ماف و چارەنووسی بکات. زۆر سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانی لەگەڵمان بوو دەچمەلای پەیوەندێکی دیکە کاک تارێق لە سلێمانی کاک دارەگیان سڵای خوا لەبێ دەبێم کاتت باش وعەلەیکە سەلام سەرە دوو چاوم سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەم کاتی تۆش باش کاک تارێقیان کاکەژیان کاک ساسوار ئەگەر ڕازەکە قەرزی ئەو خەڵکە باتەوە بە قوربانێ بم کاک تارێق قسە چییە لەسەر گرانبوونی نرخی ئەگەر ڕازەکە ئەگەر خۆی بە پیاوەزانێ بابتە لە هەولێر خۆپیشاندانکە کاک تارێق ئەگەر لەسەر تەورەکەمان قسە بکەیت لە ئێستادا چلەی هاوینە نرخی نەوت زۆر بەرزە بەسەرەفم درۆکە پیاوی پارتیە زۆر باشە کاک تارێق گوێ لە دەنگی منە تۆ کاک تارێق بەڵاتە ئەجۆم لێ سازی لەوێ قوڵان تا جۆم لێە کاک تارێق قسە و چییە لەسەر تەوەرەکەمان لەسەر گرانبوونی نەوت لە ئێستادا کە چلەی هاوینە نرخی نەوتی سپی نەوتی ماڵان لە 250,000 و ئەوانەیە ینی تۆ قسە چییە بۆچی ئەم نرخە بەرز بۆتەوە و هۆکارەکەی سیاسی یاخود ئابووریە پێ دوایە کاکە والله با پێ بڵم دەدی کاوراوتی نە سیاسی و نە ئابووریە بە ئارەزی خۆیان نایدەن و کاک تاریکیان کاکە گیانخوا حافیز من هیچ تەوەرێکم نییە لەسەر ئەم بەرنامە بەستە ناتەوەری ئەوە مەیان ساسوار ئەگەر ڕازەکە بابچە لە هەولێر خۆپیشاندانکە لە سنووری یەکێتیان نەیکات زۆر باشە کاکتاریان زۆر سپاس بۆ کاکتاریق لە سلێمانی و لەگەڵمانە بوو وەڵازان خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان ئەوە بوو کە گرانبوونی نرخی نەوتەوە گرانبوونی نرخی نەوتی سپی ماڵانە کە لە ئێستادا بەڕادەیەکی زۆر ئەو نرخە بەرز بۆتەوە کە لە چاو ساڵانی ڕابردوودا دوو هێندە زیاترە لەو نرخی کە هەبوو ڕاستە وەک ئاماژەم پێکرد نرخی نەوت لە بازاڕەکانی جیاندا بەرز بۆتەوە بەڵام دەکرێت حکوومەت هێرێمی کورسان ینی زۆرێک لە شرۆڤەکارانی ئابووریش هەر ئەم بابەتیان باس کردووە کە دەکرێت پلانێکی وا دابڕژێت سەرەتا پێداویستی ناوخۆی خۆی پڕ بکاتەوە نەوتە هەیەی و پاڵاوگەشە هەیەی دەتوانێت نەوتەکە بپاڵەوێت و بە نرخێکی زۆر کەمتر بیداتە هاوڵاتیانی خۆی و هەمیشە بەردەوام وەک چۆن چاوی لەسەر بەغدایە بۆ هاتنی ئەو بڕەپارەی کە تاوەکاری موچەیە
بۆ دەبێت بۆ دابینکردنی نەوتیش هەرچایی لەسەر بەغدا بێت و بێوێت بەغدا نەوتی ئەم هەرێمە دابش بکە بەداخەوە ئەم کێشەیەکی گەورەی هاوڵاتیان و خەمێکی گەورەی هاوڵاتیانە لەم چلی هاوینەدا کە دەبێت بەردەوام خەمیان بێت بۆ وەرزەکانی ساڵ بۆ وەرزی سەرما و زستان لە خەمیەوە دابن نەوت دابین بکەن وە سوتەمەی دابین بکەن بۆ ئەو وەرزیان وەروەها کە دەگەینە وەرزی زستانیش بەداخەوە خەمی وەرزی هاینمانە کە بێ ئاوی و کۆمەڵێک کێشەی دیکە ڕوومان تێدەکات لە هەرێمی کوردستاندا چەندین کێشە و گرفت هەن کە هاوڵاتیان پێوەی دەناڵێن ئەو کێشەی کە ئەمڕۆژ باسمان کرد یەکێک بوو لەو کێشانی کە بەردەوام هاوڵاتیان کلەوی گازندەی ئەوەیان هەیە سەرباری ئەوەی کە موچەکەیان دوا دەکەوێت و چەندین کێشە و گرفتی دیکەیان هەیە بەڵام ئەم کێشەیە لە ئێستادا کێشێکی گەوریانەوە بەردەوام خەمی لێ دەخۆن کە نەوتیان بۆ دابین ناکرێت وە تا ئەوکو ئێستاش دیار نییە بە دیاریکراوی کە ئایا ئەو نەوتەی کە ساڵانە بەسەر هاوڵاتیاندا دابش دەکرێت بەداخەوە کە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانی سوودمەند نامن لەو نەوتەی کە دابش دەکرێت بەڵام دیاریش نییە کە ئایا ئەو نەوتەی کە چەندە دابش بکرێت بەسەر هاوڵاتیانەوە هاوڵاتیان بتوانن سوودمەند بن لێ. وەلازان خۆشەویستان تەوەری بەرنامەی دوانگەی خەڵکی ئەمڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.